خير ومدوارم ساق وسلامت من بخاطري أويك إنترنت جهاني لكردوار داقير كرياغا للايان كوربريشن بسزاكان إيراني وقد كرياغا وقرار كبيامك هم بو ياران ناوخوي وهم بو خلق كردوار ببشتي بدم تابتواني دس بدس بيت لروجان الداهاتو كاتفاق قلت هذا أكبيت من سرتا كوملي حكم لباري أم شر بدم كل دريجة يده صال الرابردو باس منكر دولة إيراني يعني بيجي بسزاكان إيراني يكم دولة يهود جهانية برجن فارس ميجوي يهودا وحيج بودو نمودشي لسرزمين إيما نوغا دروس كردنا أم قبارة بناو إيران وبرجيا كار يهود جهاني كار كومباني قلة استعمارية بازار ساز جهان بو تا رسالتك كقركيان بو جيب كان با من حكم كان بدم وبعد توزيح تان بودم يك أم شرع قرار الولايات المتحدة أمريكا بدوريت أما كان الشريش هر أوتانا بيجيت قرار أم شرع دريش خاين بيت وقرار الولايات المتحدة أمريكا سرباز بيادة بيريت سرباز بيادة الولايات المتحدة أمريكا شكست بخوات وببي بهوي نابودي الولايات المتحدة أمريكا كرد قومي إتنيكي دبيت سرباز بيادة ودرها وردنة إمبراطورية يهود جهاني بي كرد إشي مزور مشخور بأقل براويز التمدن القورية يهودي بي أم شرا تركيا شتيكيشن ولاتان خليجي شتيكيشن كل خاورم يعني شتيكيشن أم شرا بمحفتانة تمام نابي تمام ببي الولايات المتحدة أمريكا نابودة بي مشتبه رهبر الشبهية سپاه پاسداران رهبر گوکو موتکه رهبر گوکو خدا رهبر گوکو إمام غيبي رهبرك معلوم نية حسو نية بلام رهبرك كتمام السيستم بروكراسي لكارخات وأوانيك خريق بري أم جنگ أو نبرو لجير دستور تكان أو نهاية أو كارك قريكانا جيبجيكن للروجقر داهاتوا إيوه مشاهدة أكن ككومل اتفاقات لمدسة أكوي بلا مسرتا أواني وايجن دولة إيراني تشهل صالحوي آمادية أم شرعكا بابزانا دولة إيراني يا بيجي بسزاكان إيراني فقط موشكي دروس نكردگا فقط هيز بروكسي دروس نكردگا تشكيكي يكجار مهمتري دروس كرگا كإيالات متحدة أمريكا بيكوت الدعوة يهود جهاني دولة إيراني نتي الدهقل الرابردو هيج كسيكي بناو خلق نهيشتوا هيج دمو چاويك إنسان بناو بانجيك وزندان چوگيك جايزي نوبل گرتگيك فعال جامعي مدنيكي ناو بانگدار كرياك زندان كرياك هيج حزبكي اوبوزيسيون وهيج حزبكي قومي اتنيكي نية كدروس كراو دسا أو دار دسا جمهورية إسلامي يعني بيجي بسلاكان إيراني نبي
هیچ کەسێک لەو ئێرانە هیچ کێشێکی کۆمەڵایەتی نییە، هیچ ئینسانێکی واقعی لەگەڵا نییە ئیلا ئەوەی کە لە مەسیرە دەوڵەتە ئێرانی چووکە. تەمام ئەم شان و گەلیەی خەڵکە لە ناوە خیابان کارە خودە دەوڵەتە ئێران بوو. تەمام ئەم خەڵکە هاتە ناوە خیابان و هاوردیانە ناوە خیابان، هیچ ئینسانە شۆڕژگێڕێک، هیچ چوار نەفەرێک بە قەستێک مەبەستێک نەهاتە خیابان کە هاتبێت خواستە خۆی بوواتە بەرەو. هیچ دوکانێک بە ئیرادەی هیچ حیزبێکی لە کێندرا و بە کورد دانەخریاگە سپای پاسداران دەیخست. ئەمەش بووە سەبەب ئەوەی کە بە ئیاڵاتە متحدەی ئەمریکا معلوماتە غەڵەتیاندا بوو. معلوماتە غەڵەتە ئەوەی کە یە ئۆپۆزیسیۆنێ لە ئێران هەست، یە خەڵکێک ئەکێشێتە ناو بازی. ئەم خەڵکە مەوجود نییە، ئەم خەڵکە 90 ملیۆنە، بەڵام 90 ملیۆن ئینسانە تاکو دەریا، 90 ملیۆن ئینسانە دەرگیرە ژیانە ڕۆژانەی خوو گرتک بە ژیان ڕۆژانە، 90 ملیۆن ئینسانێک کە بیر لەوە ئەکات و نانە ئەمڕۆی بۆ سۆحا چۆن دروستکە، کرێماڵەکەی چۆن بدا، خۆراکی چۆن بسێنێت، ماشینەکەی چۆن حیفزکات. ئەوەندە مەشغوڵە و ئەوەندە گرفتارە خواتەکانی نادا و خۆی گرتگە بە وەزعیەتێکەوە لە ناویە تەکان ناخوا. هێزە هیچ کەسێک نییە و دەوڵەتە ئێرانی ئەم چەکە گەورەی دروست کرد. چەکە گەورە ئەمە بوو. دەوڵەتە ئێرانی گەرۆی هورموزی گرتگە، وڵاتانە دەوروبەرە خەلیج وڵات گەلێکن کە لەسەر پارە دانریاگن، ترید بازرگانی. جغرافیای عەرەبستانە سعودی و شبه جەزیرەی عەرەبستانە سعودی ئیجازەی گەورەبوونە ملیۆنیە مردمێک نادات. سەحرای بیابان لەم یەزرعە ئاوی نییە، کەشاوەرزی نییە، تەوانە تەقزیەکردنە 80-90 ملیۆن ئینسانی نییە. ئەوە پوڵە نەفت، ترێدکردن و بازرگانی و تەکنۆلۆژیە. عەرەبستانە سعودی، کوێیت، ئیماراتە متحدەی عەرەبی، بەحرین و قەتەر ممکن کردیاگە. خۆراکە ئەمانە لە جیگەیەکی ترۆتێت، ئاوە ئەمانە لە دەریا ئەگیرێت و ئاوە دەریا شیرینەکەن. کەواتە گەرۆی هۆرمۆز بینەقاقای حەیاتی و وجودیە وڵاتانە جەعلیە نەوتیە دەورە خەلیجە فارسە. و دەوڵەتە ئێرانی و سپاهە پاسداران گەرۆی هورموزی داخستەگە، مین ڕێژیشی ناکە، ئەمریکا درۆەکە ئیژێ ئێرانگەرێکی مین ڕێژیکە، چون ئەگەر مین ڕێژیکە هیچ کەشتێکی تیا تێ ناپەڕێ، گشتی ئەتەقێتەوە. مین ڕێژی ناکە لەبەر ئەوەی سەروەری بکا بەسەر گەرۆی هورموزۆ و هیچ گەمارۆیەکی ئابووری نەتوانێت لە پێدەری بێرێ تا بابەتە هەر کەشتیە کە تێئەپەڕێ باج سمێڵ بسێنێ لە چین، لە هەند. لەوانەی وا خۆراک تێرن، خۆراک ئەوەن. لەوانەی وا نەوت تێرن، نەوت ئەوەن. باج سمێڵ بسێنێ. دەوڵەتە ئێرانی هەمان دەوڵەتە ئێرانیە کە سپای پاسدارانی خەڵکی لە بەغا ئەڕفاند و پارەی ئەسەن لە ئەمریکا، لە ئەڵمان، لە فەڕەنسە. هەر ئەوەسە کە خەڵک ئەڕواتۆ ناو پاسپۆرتە فەڕەنسی هەست، ئەیگرێ، ئەیان گۆڕێتەوە بە تەرۆریستەکان نەخۆی. جغرافیای ئێران و ئەو جغرافیا کە لەسەر کەنداوە لەگەڵ ئەوەی کە لە عەرەبستانە سعودی، قەتەر و ئیماراتە
فەرقی فرس ئەو سارۆخگەلە هەرزانە کە ئێران دروستیان دەکات و ئەیان تەقێنێت لە بنە ئەرز و بنە کێوەکان دەری تێرێ ئەیان تەقێنێ بۆ ئەمریکا پەیدا نابێت بۆ ئەمریکا ناتەقێنرێتەوە لەبەی ناچێت بەڵام عەرەبستانە سعودی وە کشوەرانە کەنداو بیاوانە بەڕە مسەتەحن یەک دانە موشەکە هەرزەن قیمەتە ئێرانی ملیۆن دۆلار موشەکی بە شوێنەوەگەرەکە بیتەقێنی کەچی بەرهەمهێنان ئەم موشەکە گران قیمەتانە کە نیشانەی عەزەمەتە دەورانە جەنگە سارد بوو کە تۆ عەزەمەت و خۆت بە چەکە عەجیب و غەریب نیشانە دەیت و بە دقەت و وەکو ئەم ماشینانە هەست هەرچی ڕۆژە تەنیەکەنەوە ماشین بۆ ئەوە سەر لە ئا بدوا بۆ بی کردیانە بە کامپیوتر و هێژی سوارە ئەسپا و بازی ئەویت و معلوم نییە ئەمە چییە و هەرچی شتە پیان ئزافە کرد بۆ ماساژە قنە دەدا و ماساژە لوتت ئەدا و بۆت هەڵەخاتە و هەسێرە بارانە ئەکاو ئەمە گشتی مخەلەفاتە ئزافەز ئەمە گەرەکی سیبێژی شتێکی تریشی دروست کردەگە لە ئەسڵا ماشین تۆ لە نقطەیە ئەی ئەوە بۆ نقطەیە بی چەکەکانە دەورانس شەڕ سارد وە کەڵکە دنیاویە ئمڕۆ ناخوا و بە هەرزانترین کەرەستە هەمان کار ئەکەی کە گرانترین کەرەستە ئەتوانێ بیکە وەمڕۆ پەهبادە 20,000 دۆلاریەکانە ئێران بە دنیا سابەتی کرد کە چەکە بڕا و چەکە مهمێکە لە دەوران ئەمڕۆوە F-35 لە کارەخا ئەگەر بە ئەم نەتایجە تەماشا بکەین و ئەگەرم وەزعیەتە بوێنین ئێمە 4 باڵە شەڕەوێنین لەگرا پێگەی بێسزاکانە ئێرانی یاڵەتە متحدەی ئەمریکا وڵاتانە کەنداو و ئیسرائیل هەر کام لەمانە بە گوێرەی پێگەیە کە هەسیان نەتیجەیەکیان لەم شەڕەگەرەکە هەروواکە ئێمەیە ئاخیزە کوردەوارە سەربەخۆ نەتیجەی خۆمان گەرەکە لەم شەڕە من سەرەتا بێژم ئەم شەڕە پارە نییە شەڕە دنیای ئمڕۆ شەڕە پارە نییە پارە تا دڵەگەرەکوێ لەم دنیا هەست شەڕە تەکنۆلۆژیش نییە لەسەرە تەکنۆلۆژیش نییە بەس بە نیگاهم مادیەوە ڕوانینە بۆ جەریان ئێوە فەلەجەکە ئەم شەڕە خۆ بە زلزانینە شەڕە حەزارەتی و تەمەدونیە شەڕە تعریفکردنەوەی ڕساڵەتە بوونە وەختی تۆ ئێژی لە دنیای ئمڕۆ ڕاستە ئیفراتی دەسەڵات خەریکەگرێ ڕاستە ئیفراتی هەمان بەرتەری و زەیبوونە لە ئێراقکردنە لە خۆ ئەمە بەشێکی گەورەترەگرێتەوە بە عنوانە شەڕ ئاخر و زەمانی ڕساڵەتە مردمێک کە سەروەتی هەست کە پۆلی هەست کە چەق و چۆڵی هەست ئیستەگەرەکێسی کارە خودای گوونە بکە و پێشە خواکەوێ بەرەو کە خوا بگرێ ئیرادەی خوا بچەوێنێتەوە ڕۆژە قیامەت دروست کرد ئەم شەڕە ئەوەسە بۆیە هەر کەسێ مەبەستێکی هەست لەم شەڕە ئیسرائیل گەرەکی ئیمپراتۆریەتە یەهود دروست کات وا پێش بڕوا و ئێمە نەبووین دروستیەکە ئێمە هەین خوا ئەزانێ بۆیە ئیسرائیل گەرەکی ئیاڵەتە متحدەی ئەمریکا شکست بخوا ئێران شەڕ بوێ بەڵام بمێنێت تا پرژن ئیمپایر دروستکە تا لێو دوا شاخی بشکێنێت ئێمە تێگەین کە یەهود بۆ دەوڵەتە ئێرانی دروست ئەکات دەوڵەتە ئێرانی دروست ئەکا تا پرژن ئیمپایرێک ببێ بە گوندەی جەهانە ئیسلام بەڵام شەڕ قوڕازە بێهێز
تا لە ڕوبەڕووبوونەوەی ئاخرا ئیسرائیل تەجەسسومە یەهود نابوودیکە. ئیسرائیل گەرەکێسی وڵاتانە کەندا و لەبین بچن تا بتوانێت حەپەلوشیانکە. ئیسرائیل گەرەکێسی تورکیە بێتە ناو ئەم شەڕە و تێتە ناو ئەم شەڕە تورکیە. دەوڵەتە ئێرانی هەروە کە دیتان لە بازیەکا کە یەهود جیهانی لەژێرە پرۆسەی جێنشینی و بوحرانە گەورەیە، دەوڵەتە نەبووگە تاریخی بەناوە چۆنێتیە بەردەوامکردن نەبوونە ساختارە بەردەوامکردنە دەسەڵات وێ گەیاندی بەم دەورانە کە تۆ ئیستا هێزە ئاخر و زەمانیە سەپاهیە دەسە چوارت هەست کە ها بە شوێنە نواندنە خۆی. ئەمانە کێن؟ ئەمانە بۆ پارە خۆ نادەن وە کوشت. پارە ئەوە ناهێنی خۆی بۆ بەی وە کوشت. کەسێ پولی گەرەکوێ فقط پولی گەرەکوێ قنی بۆ پانەوە کاتەوە نۆکەری ئەکات تا پارە پەیداکە. وەکو ئەو ئێرانیانەی وا زاق و زوق ئەکەن بۆ پارە ژن با بڕۆین بۆ نۆکەریە ئامریکا پارە بگرین. ئەما مێژوو بە تۆ ێژێت ئەوەی کە ئەتوانێت لە دنیا تۆ بێڵێتەوە هەبوونی چیرۆکە، نە خوێن نە ئێرق. خوێن و ئێرق نە کێشی هەست نە زۆری هەست. خوێن و ڕەگەز نە کێشی هەست نە زۆری هەست، بچووکە هەرۆڵە. بەڵام ئەوەی کە ئینسانەکان وادارەکە تا لە شەڕی کابی بنەوە تا لەم دنیا بمێنێن و چیرۆکە، ڕەوایەتە، نەرێیشنە. قەومە کورد هیچێ لەم دنیا ناواتۆ، هیچێک ناواتۆ، هیچێک، هیچ هێزێکی لێ نایەتە دەرەوە لە قەومە کورد. بۆیە دائیمەن قەومە کورد پرۆکسی، مزور، پۆڵخۆرە دەسە خەڵکیە، نۆکەر، لەشە، هەرزانترین بەشە شەڕ لەش، سەربازە پیادە هەرزانترین بەشە شەڕە. کورد هەرزانترینیەدا بە دنیا. کوردە قەومی ئتنیکی وا گەرەکیانە بە کورد بکەن. بەڵام عەرەبستانە سعودیش گەرەکێ ئیاڵەتە متحیدەی ئەمریکا بدۆڕێ بڕوا ئێران شەڕ بوێ، ئیسرائیل شەڕ بوێ تا بتوانێت گەورەییە بەسەر خاوەرمیانە بکە. ئیستا سێ دانەیان گەرەکیان ئەمریکا بدۆڕێ، ئێران، ئیسرائیل و عەرەبستان. هەر سێکەیان گەرەکیانە ئێران ئەمریکا بدۆڕێت. ئەمریکایان پەلکێش کردگە سەناوە ئەم شەڕە بە هاوکاریە ڕووسیەیش تا ئەمریکا لەگرا بدۆڕێ. ئەمریکا کە قەرار نەبوو هێزە پیادە بێرێتە ناوە ئێران بە کوشتنە عەلیە خامنەئی دەوڵەتە ئێرانی نەئەڕۆخیا کێ تەوەهومی بە ئەمریکادا وتی خەڵک بۆ تێری نەخیابان خەڵک قیامەکە. ئیسرائیل، ڕەزا پەهلەوی، ئۆپۆزیسیۆنە کوردباز، ئۆپۆزیسیۆنە نەبووگە وەزن نەبوو کە گشتیان جاسووسە دەستگاهایە تلەعاتی ئێرانن، گشتیان بە خەبەرنگار، بە ڕۆژنامەنگار، بە ئیران ئینتەرنەشناڵ، گشتیان بە ئەمریکا معلوماتە غەڵەتیاندا و ئەمریکا تێکەوت. ئەمریکا ئیمپراتۆریەکی گەورەس وا غورور و لە خۆبایی بوون وای پێناکە پا بکێشێتە دووە. ئەمریکا ئیستا ئیعلام کا شەڕ ناکا ئشێ خاوەرمیانە بەجێ بێڵێ پایگاکانی بەدەسە ئێران نابود بووگە، گەرەوەی هۆرمزواوە دەسە ئێران و دوو سارۆخی بەسەر و دائنێ ئالەم و ئادەم باجیان لێسێنێ ئێران ئەبێ بە نێرەکەرە خاوەرمیانە، ئەبێ بە گەوری جەهانە ئیسلام، ئەبێ بە ئیمپراتۆریە گەوریە پەرشیا. ئێران ناچێتە دەرەوە، ئەمریکا ناچێتە دەرەوە. ئەمریکا تەمامە قودرێتە پولی
و تەمامە قودرەتە نظامی لە ڕێگەی کۆنتڕۆڵکردن بازرگانی دەریاکانە ئەگەر لەگرا بڕواتە دەرەوە. گەورەترین بەشە وشکایی ئەم جەهانە کە قاڕەی ئاسیا، ئوروپا و ئافریقا بێ بە ڕێگەی زەمینی و پەیوەندیان لەگەڵ یەکتری ئەوێت و ئەمە بەهەشتە چین، رووسیا، ئێران و ئوروپاس و ئەمریکا لە کار ئەکەوێ. ئەمریکا ناتوانێ بڕواتە دەرەوە، بەڵام ئەمریکا خریاگەسە بەطلاق. بۆ خریاگەسە بەطلاق ئیاڵاتە متحدەی ئەمریکا مەشیە بیزانێ، ڕۆژی دووەم بیزانێ کە ملەتی بەناوە ملەتە ئێران مەوجود نییە. ئەم گشتە فشە لەناوە تەمەدونە فارسەکان، تەمەدونە گەورەی ئێران، ئەم ئەحمەقانە خەریکن تەکراریەکەنەوە. ئەمە قسەی یەهودە جەهانیە، قسەی یەهودە جەهانیە. یاڵاتە متحدەی ئەمریکا بۆ خاتری ئەوەی هێزە پیادەینە ئەوە دەبوایە و وابیدایە لە دەوڵەتە ئێران ئەژنۆی بشکاندایە، یعنی لەکوێی بدایە. یعنی هاوکات کە ئەیدا لە پێگەگەلە زەدە هەوایی، لە پێگەگەلە نظامی، دەبوایە لە پێگەی ژیانە شاریش بیدایە. کاکە دەوڵەتە ئێران ئەرتشی دیار نییە، کرەستەکان ئەرتشیشی بەرگەسە ژێرە کەژوکێ و نایوێنی، نازانی بێ لە چی. کۆمەڵێ پادگانە چۆڵی بۆ دانیاگە. وەختی ئەو تهدید اقتصاد جەهانیەکە، وەختی ئەو گەرۆی هۆرمۆز داخا، وەختی ئەو ئەدا لە پالایشگاکانە وڵاتانە خەریج تا ئابووریان نابودکە، تا ترسە وجودی بخاتە گیانیان و خستگیە. یاڵاتە متحدەی ئەمریکا مەشیایە بە سورعەت بەو هێزە هەواییە ژیان شاری لە ئێرانە ناممکن کردایە. بیدایە لە پێگەی ئاو، پێگەی بەرق، بیدایە لە ڕێگە و بان، لە ڕێگەی ئاسن، تا بیوردایەتەوە ژیانە 150 ساڵ بەرلەیستە. تا ئەو خەڵکە زۆر و بۆرە نامتەعەینە قورسکریاگە، قن قرس بووگە، متنەفرە لە یەکتری لە ناو ژیانە شارە شار بەجێ بێڵێ و حاکمیەتی بەناوە حاکمیەتە شارە دەوڵەتە ئێرانی نەمێنێ. بڕۆنە ناوە شەڕەتەکە حاکمیەتە و شەڕێکی مەردمیتەکە حاکمیەت دەست پێ بکە. بە ئەمریکا ئیسرائیل ئیجازە نادادە و کارە بکات، لەبەرەوەی ئەمریکا ئەژێ سەربازە پیادە بێرێ. ئەم درۆیە کوردە قەومی ئیتنیکیە حیزبیە بڕوات کوردستان بگرێت، لە دیوان دەرە ئەوێسێت. ئەمانەی کە ناویان کوردە قەومی ئیتنیکیە و حیزب کوردە قەومی ئیتنیکین کۆمەڵی جاسووسە، سەربازە، پیادەیە، هەر کەسێکن کە پۆلی پێبا دەوڵەتە ئێرانی، ئیسرائیل، ئەمریکا. ئەمانە هیچ محتەوایەکیان نییە، هیچ چیرۆکێکیان نییە، هیچ کوردێک حاضر نییە بۆ پوڵە ئەمانە خۆی بداوە کوشت. هیچ هێزێکی مەردمی لە مەریوان و سنە و کامێران ناگرن ئینسان بۆ ڕساڵەت ئەسڵح ئەگرێتە دەستی، نەبوو ئەوەی سەرانە حیزبی فەساد کەدەیە ئیقلیمە کوردستان دابنێن. هیچ هێزێکی سەربازیان پێ پەیوەست نابێ. لە توول ڕۆژانە ڕابردوو تەلەفۆنەکەن بۆ خەڵکی وعدەی پول و پارە و مەقامیان پێدەن. 7 حیزب. تەلەڤیزیۆنە BBC و ئێران ئینتەرنەشناڵ تەبلیغیان بۆکە. 10,000 هێزیان پێ پەیدا ناوێت، نایان بێت. و ئەمە هێزێ نییە کە دەوڵەتی ئێران بخا، نایخا. هێزێک نییە بتوانێت کۆنتڕۆڵکە. ئەمریکا گیرەکە، مەجبوری ئەکەن سەرباز بێرێ، سەرباز بێرێ، حتا نەیدابێ لە پێکەکانە شاری ئەمریکا گەرێکی وابێژێ کە قەوانینە نێو دەوڵەتی ڕەعایەتەکە نادا لە ژیانە شاری تا خەڵکە ئێران ناڕەحەت نەون. ئەمە داوە ئیسرائیلە، داوە ئیسرائیلە تا ئەمریکا سەرباز بێرێ. وەگەرنە ئەمریکا ئەگەر لەو پێکانە بە پێویست ناکات سەرباز بێرێ. ئەمریکا لەو پێگانە نادات، چون ئیسرائیل نایەڵێ،
یەهود جەهانی نایەڵێ ئیشی سەرباز بێرێ. کەدی ئەم حیزبگەلە بەناو حیزب پارەخوەرە جاسووسە سەرباز سفرە دەستکاگە لە جاسووسێ دنیا هێزیان پێپەیدا ناوێ، پارتی و یەکێتی مەجبورەکە هێزە پێشمەرگەیان کە مەعاشخۆرە پنتاگۆن بوون بۆ شەڕە ئێران بێرێ. ناتوانن شەڕ نەکەن ئەم هێزە ئەشکێت، هێزە هەرێمە کوردستان ئەشکێت لەبەر ئەوەی ئەمانە پێشمەرگەی پوڵن. حتا ئەگەر لە ژێرە ناوە ڕزگارکردن کوردستان ڕۆژهەڵات بێن، دوای مدەتێک ڕەفتارە ناشایستیان لەگەڵ خەڵکە بەرخوردیان پێکرێ. لە سنوورەکانە ئەوێسن لەلایەنە دەوڵەتە ئێران و شکست دەخۆن لەبەرەوەی باوەڕیان نییە، ئارمانیان نییە، ئیمانیان نییە، ڕساڵەتیان نییە. ئێرقێکی درۆزنانن، ئێرق لە دنیا هیچ وەخت سەر نەکەوتکە سەر ناکەوێ. ئەوەی سەرکەوتکە چیرۆک بووگە و تا بە ئیمڕۆیش کارەکە. ئەوەی سەرکەوتکە سنوور ئەبڕێ، ئێرق بڕێ، ڕەنگە بڕێ، زوان ئەبڕێ، چیرۆکە هاو بەشە. خەڵکە کوردەوارە ئێوە ئیمکانی هەست لە ڕۆژگەلە ئایندە شاهدون کە ئەم حیزبانە بەفیتە ئیاڵاتە متحدەی ئەمریکا بێنە ناو. ئەمانە هیچ ئیتحادێکی محتەوایی و هیچ چیرۆکە مشتەرەکێکیان نییە، هیچ قوڵایەکی اجتماعیان نییە. لە ژێرە ناو شەڕەتەکە دەوڵەتە ئێراناتێن هانیان بن شەڕە دەوڵەتە ئێرانکەن. ئەمانە حەقە ئیدارەی کۆمەلگای ئێوەیان نییە، خۆتان خۆمان کۆمەلگای خۆمان ئیدارەکەین و ئێمە ڕساڵەتێکی ترمان هەست. ئێمە لەم جەنگە تەمەدونیە، تەمەدون کوردانمان هەست. ئەگەر ئەوان داستانە ئافرینش و هاتنە مەسیحیان هەست لە ئائین و کوردان و تەمەدون کوردانە، ئێمە دەورانە ئاشۆمان هەست و دەورانە هاتن دانایان و کورد و بەرقەرارکردنە سەقاممان هەست. دقیقەن دەورانە ئاشۆی ئێمە کەوتکەسە دەورانە شەڕە ئاخر و زەمانیە. ئەمانە دەگرا تەمەدون و کوردان ئینشاءڵڵا معادڵەکە ئەشێوێنێت و ئینشاءڵڵا نایڵێ ئەو بازیە کە ئەمانە دەستیان پێکردگە وا بڕواتە بەرۆ. لەم بازیە ئەگەر ئیاڵاتە متحدەیە ئەمریکا شعوری بوو کە لە دووڕێت و نەڕۆخێت کە ئەدا لە پێکەگەلە ژیانە شاری، ئەگەر نەیبوو غرور بە مل دایدا کاو لەوێ و نابوودەوێ و جەنگە داخلی لە ئەمریکا دەست پێیەکە بەهۆی کوژیانە سەربازەکانی لە ئێران، بەهۆی دەستپێکردنە شەڕێک کە شەڕ خۆی نەبوو و براناوە ئەو شەڕە و دەسی تێچوو. بە ئەحتماڵە فرە ئەم شەڕە سوورەتگە لە جۆرا و جۆر بەخۆی ئەگرێ، تەواو ناوچە دەرگیرەکە. بە ئەحتماڵە فرە ئەم خواردنانەی کە ئیسرائیل ئەیخوا کڵاو نەچێتە سەرتان. ئیسرائیل خەریکە مەزڵوم نەمایی لە خۆی بۆ یەهودیانە جەهانەکە، بۆ خاتری ئەوەی یەهودیانە جەهان بێرێتەوە ئیشی زدیەتە تەکە یەهودا دەست پێ بکە. لە تەواو دنیا لە ژێرە تەهدید و کوشتناون کە ئێوە ئەوێنن لە توولە ساڵیانە گوزەشتە دوای 7 ئۆکتۆبرا بە چڕی دنیا تەنەفوریان لێیەکە. لە ماجەراکەی ئوسترالیا دیتان خەڵک تەقەیان لێیەکە. ئێستەیش با لە وەسەتە ئەم شەڕە ئیعلام کەن ساڕۆخێکی دەوڵەتە ئێرانی دای لە بەیت المقدس، دای لە بەیت المقدس. ئەو جار ئێران ئێژێ کارە من نەبوو، کارە ئیسرائیل بوو، ئیسرائیل ئێژێ کارە ئێمە نەبوو، کارە ئێران بوو. ناگەهان هەرتیان وەیە کۆژن عەرەبستانە سعودی لێیدا لەبەرەوەی جیهان ئیسلام بێرێتە کومەکی بەر عەلەیهی ئێرانە شیعە.
بە ئەحتماڵە فرە ئەمیشە بکەن. پس هەر حساو کتاوێک کە ئەمانە بۆ ئێوەی ئەکەن توورێ نایەنێ قسێ مفتەکەن حەجێک نیەن. ئێمەی کورد تەمەدونە کوردانین، قەوم نین تا داوای ئوستانە خۆمان بکەین. ئێمەی کوردان سەربازە پیادەی هیچ کەسێک نین، نۆکەرە هیچ کەسێک نین. ئەم شەڕە کە ئەمانە هەڵیان دیساگە ئێمەش بە قودرەت و واینە ناوی. ئێمەش نایەڵین کەس خۆی بسەپێنێ بەسەرمانە، ڕساڵەتە تاریخیە خۆی بنوێنێ بەسەرمانە. ئێمەش تەمەدون خۆمان هەست و ئێمەش سەرزەمین و کوردەوارە خۆمان تێدینەوە. ئێستا کە ئەمانە ئاخر زەمان دروستەکەن، ئاخر زەمانیان پێی پیشانە دەین. ئاخر زەمانە ئەمان دەستپێکە ئیمپراتۆریەتە کوردانە. پس ئەگەر ئەمانە هاتنە ناوە شارەکانتان بە قێزەونی لە دوورەوە داینێن، کۆمەڵێ تێهەڵدریاک تحتە ناوە ئەعزایان ئیستە گەرەکیانە ئەو ماجەراوە لە هەرێمە کوردستانە بوو بەسەر ئێوە بیکەن بە وعدەی ئەوەی کە ئێمە ئەربابە ئامریکایی ڕەفیقمانە دولارتان پێدێن، ئێمە حاکەمە گرانە درۆ ئەکەن حاکەمە ئەوێنین کڵاو نەچێتە سەرتان. گۆشت دەمە تۆپیان گەرەکە گەرەکیانەوە $100 و $500 بدوەنە ناوە جبهە بۆ ئەوەی کە ئەمان پوڵ لە ئامریکا بسێنن، نەبوو خاتر ئەوەی کە کوردستان گەورەکەن، نا لەبەرەوەی ئەمان پوڵ لە ئامریکا ئەسێنن. ئامریکا سەربازە پیادەی گەرەکە، ئێوە ئەکەنە سەربازە پیادە. مەبن بە هەرزانترین کەرەستەیان، مەبن ئەم کارە مەکەن. ئەم شەڕە من ڕۆژە ئەوەلیش بارها بە ئێوە وتم، مەڕۆنە خیابان دەوڵەتە ئێرانی مەجبورن بن لە یەکتری شان و گەریە ئینقلاب بکەن، تێیان تێگیریاگە تەکان مەخۆن مەجوڵێن. ئێوە بەشداری تیا بکەن، بەشداری تیا نەکەن. ئەمانە مەجبورن ئەم شەڕە بەردەوام بکەن و ئەیکەن. ئێوە ناون و سەربازی پیادەی کەس، هەر کەسێک کە قەرارە قاچ خاتە سەرزەمینە ئێوە ئێشێ بزانێ بە سەرزەمینە ئێوەس یاسای ئەو حکم ناکە، یاسای ئێوە حکومەکە. کە بوون بە نۆکەرە خەڵکی کە $100 لە خەڵکی سند بوون بە نۆکەری دەستور بەسەرتانەوەدا. ئەم حیزبگە لە فاسدە نۆکەرە خەڵکین و دەستورە ئەوان جێبەجێکەن بەسەر ئێوەوە. ئاگاتان لە ژن و کەنیشکەکانتان بوێ، ئاگاتان لە کەرامەتە خۆتان بوێ، ئاگاتان لە فعالین فاسد جامعەی مەدەنیە هاوکارە ئەمانە بوێ. ئیستە وەختێسی پێسە گشتی بگرنەوە. ئێمە هەین یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە سنە، لە کامێران، لە جوانڕۆ، لە پاوە، لە کرماشان، لە مەهاباد، لە بۆکان، لە سەردەشت، لە سەقز، لە بانە، لە دیوان دەرە، لە دێگولان، لە قوروە، لە بیجار، لە سۆنغۆر، لەگەڵ ئەووەڵین ساتەکان ڕۆخانە لە ناوە خیابانەکانە بەر لە گشتی خەڵک سازماندەهیەکەن. خەڵک خۆی کۆنتڕۆڵ خۆیەکە، ئەوەی لایقە، ئەوەی کار بەدەسوگە، ئەوەی جامعەی خۆی خاسە ناسێ. ئێوە هێزی پێئەدەن تا بتوانی خۆی ئیدارە بکە. ئاگاتان لە خۆتانەوێت، گشتتان مسلحەون، بە هەر شێوەیەک ئەسلحە پەیداکەن، پەیدای ئەکەن بە هەر شێوەیەک. ئەیسێنن زەبتی ئەکەن، ئەیدۆزنەوە هەڵی ئەگرن، کڵاو ئەنێنە سەرە حاکمیەت، هەر جۆرێک ڕەفتار ئەکەن، خۆتان مسلحەکەن. ئێمە بۆ هیچ چوار کڵاشینکۆفێک سەربازە کەس و مزورە کەس ناوین. نەتیجەی ئەم جەنگیشە بۆ ئێمە لە بینچوونە دەوڵەت فاسد یەهودە ئێرانیە. ئیجازە نەدانە بە دروستکردنە ئیمپراتۆریەتە پەکس جودوویەکای ئیسرائیلە. ئێمە دژمنە یەهودی نین، بەڵام وڵاتە ئێمە ناوێت بە نۆکەر و کاسەلێس و بەردەیە ئیمپراتۆریەتە یەهود. هەرکە زۆری هەست شی بزانێ ئێمەش زۆرمان هەست،
ولەناوە ئەم دنیا بود و نمودمان هەست یا تەکمانە ڕەفتارە بەرابەرەکە یا گەرەکی وێ خۆی بەسەرمانە بدات بەسەریەوە ئەدەین. هیچ کام لەمانە بە ئەندازەیە ئێوە هێز نین. ئەمە گشتی هاش و هوشە بۆ پوڵ دەرهاوردن. ئێمە پوڵمان نەگەرەکە نەمانگەرەکە پوڵ بۆ خاتری وەسە ئەسڵحە بسێن ئێمە ئیسێنین. ئێمە پەیدای ئەەکەین. پوڵ بۆ خاتریە وەسە خەڵکی پێدارەکەی خەڵک خۆی خۆی ئیدارەکە بەشە ئێوەیش ئەوێت ئەوەی ئەمێنێت و ئەبێ بە قودرەت کە چیرۆکی واپێ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ حکایەتە تەمەدونە کوردانە. ئەسرە ئاخێزیان چاپکەن بەناوە خەڵکیا بیگێڕن. پەرچەمەکانە ئاخێز بەسەر تەمامە باڵەبانەکانە شارەدا بنێن. ئەم نۆکەرە سەربازە پیادانەی ئیسرائیل و ئەمریکا و ئێران هیچێک نیەن. هیچێک نیەن. هەر لە ڕۆژی ئەوڵ و ماهیەتە قێزەونیان بۆ ئێوە دەرەکەوێ ئەگەر تایسە دەرنەکەوتگە. اتحاد درۆزنانیشیان دەرەکەوێ ئەگەر دەرنەکەوتگە. ئەوانەی هەرێمە کوردستانیش یا ئەچنە ژێرە خەتابە تەمەدونیە کوردان یا بە سەربازە پرۆکسی ئیاڵاتە متحدەی ئەمریکا و قەومە کوردبوون نابود ئەون و نابودیانەکەن. لەگرا شەڕە چیرۆکەکانە، شەڕە یەهودیەتە، شەڕە زەرتوشتیەت و شیعەگەریە، شەڕە ئۆرتۆدۆکسیە، شەڕە ئاخر و زەمانیە جودۆ کریستیانەتیە، ئەگرا شەڕە تەمەدونە و تەمەدونە کوردان لەگرا مەوجودە. لەگرا لەشە قەومە کورد مەوجود نییە. ئێمە خاوەن تەمەدون، خاوەن چیرۆک، خاوەن حەزارەتە تاریخین، ژێرە تەمەدونە کەس نین. ئەگەر ئەوان مەهدیەکەیان قەرارە بێت و مەسیحەکەیان قەرارە بێت ئێمە بە درێژاییە تەمەدونە کوردان دانایانە هەر دەوران هاتگن و دەورانە ئاشوبیان گۆڕیگن سەرهای مەعمولیە هەر جامعەیە کە دانا ئینقلابی و ڕۆڵەکانە و جامعە بووگن. یارانە ئاخیزە کوردەوارە سەربەخۆ ئێوە دانایانە خەڵکە کوردن. هەنە ئەم دەورانە داوکارانە دەورن بۆ کەس نەنیشنە دواوە. مێژوویە کورتان وا لەگەڵا، ڕۆحە کورتان وا لەگەڵا. و با بزانن حاکم ئەم تەمەدونە کوردانە لە بنارە بەمۆ بووگە تا قەندیل ئێستەش هەروە ئەبێت. وەختی من ئاخێزنامەم نووسا کاورای کاون ئەیوت چۆن ئەچن بە شەڕ ئەمریکا. بڕۆ ئەسڵ ئاخێزیان بخوێن و من وتم ئەم جەهانە جەنگە تەمەدونە و ئیستە تەکلیفە تەمەدونە جەهان لەسەر زەمینە ئێمە مشەخەسەوێ و ئێوە ئەیوێنن. هەرچی من ماچوون ختمە کەلامەن هەروای پێتێت. و ئینشاءڵڵا ئەو ڕساڵەتە واقعیە تاریخیە لە دەراوێشتەکردنە سەرزەمینە کەلام کوردەوار و تەمەدونە کوردان ممکن ئەوێ و ئەم شەیاتینە بە دەستە ئێمە یەکتری ئەدڕن. ئیجازە نەدەن شارتان دێهاتان کۆنتڕۆڵکەن. ئیجازە نەدەن. ئیجازە نەدەن لە ژێرە ناوە بوجە سەخیفتان کەن. شەڕ هاتکەوە مەلا مەردانە بیوسنە کەناریە. ئەمانە بە وعدەیە بوجێ دولارە ئەمریکای گەرەکیانە بتان خەسێنن تەجاوزتان پێ بکەن. هیچێک نیەن. خۆیان دەربانن هیچێک نیەن. $100 هیچێک نیەن. کڵاو نەچێتە سەرتان. هیچێک نیەن. کەسێک ئارمان و ئیمانی نەبوو. کەسێک حکایەت و چیرۆک و ڕساڵەتی نەبوو. هیچ گوویەک نییە. هیچێک نییە. هیچ گوویەک نیەن. حسابیان بۆ نەکەن.
دایەوە خۆش.